پێش ئەوەی بێم دەرس خوێنم من بەسرم لە ئەیپاتا بوو ئێستا وای لێ کردوم ئارام بمەوە. کاکتۆ سڵاو لێ بێ تا چەندێک گرنگە منداڵ لە بواری موزیکا بخوێنێت تا چەندێک هاوکاری بێ بۆ خوێندنیش. بێگومان مۆزیک وەکو خۆراکی گیان خۆراکی ڕوح وایە گرنگە مناڵ خەریکی مۆزیقا بێ بە گوێگرتن بێ یان بە پراکتیکسەکردنی بێ. من پێم وایە مۆزیقا دەبێتە هاندەرێک بۆ ئەوەی ئەوەندێکە هادوو و لەسەر خۆ بێ لە سەردەمێکە ژینکە تیکتۆک و ئەوانەوە لە مناڵەکە تووڕە و زوو هەڵچەند بەڵام مۆزیقاوای لێکە ئارام بێت تەحەمل و سەبری زیاتر بێ و جگەلەوەشەی شتێکە کە هەمیشەوە لە مرۆڤەکە لە بوارەکانی دیکەی ژیانی شیا بتوانێت سەرکەوتوو دەربێ. بۆیە زۆر جا بینیمانە کەسانێک پزیشکن ئەندازیارن مامۆستایەکی سەرکەوتون کەسێکی سیاسین بەڵام لە هەمان کاتە خەریکی مۆسیقاژەنیشە مۆسیقا پاڵنەرێکە بۆ ئەوی لە بوارەکانی دیکەی ژیانی شیان سەرکەوتوو بێت. لەوەتەی کە موزیکە خوێنێ دوورکەوتۆ لە تابلێتەکان کەمتری کردوێتەوە بۆ ئەوەی کە پرۆڤی هەیە لە ماڵەوە بێگومان وا ئەکا کە کەمتر خەریکی تۆڕ باڵێن سۆشیال میدیا ئەوانە بێت جگەلەوەشی کاچێ بۆ خولەکەش لەوێش جاریوای 4 ساعت هەفتانە دوو جار لەوێ ئەمێنێتەوە لە ماڵشەوە پرۆڤە ئەکا جگەلەوەشوای لێت کە ئەو یوتیوبوانش بەکاربێنێ بۆ ئەوی سێری بابەتی مۆسیقی و مۆزیقای کەسە بەناو بانگەکان و ناوی مۆزیقاژەنە جیهانیەکان فێر بووە بەشێکیان خەریکی گوێگرتنیەتی ئەوە هەمووی هۆکارێکە بۆ ئەوی کە من وای لە من کردو بینێرمە بەر مۆسیقا. چ ئەمێرێکە ژێنیت؟ کەمانچە. کەمانچە. چەند ساڵە؟ وەڵای تقریبا 2 ساڵ. چۆنی لە چ کتێبێکەکەی لە چ لێڤڵەکەی؟ وەڵای من زۆر باشم خۆی تایە دەفتەری سوزوکی خوێنم تا چەندێک پێی ئارامە بیتۆ کاتێک کە موزیکە ژەنیت؟ وەڵای زۆر یعنی وام لێ ئەکات دوورکەومەوە لە ئەیپاتیشت پێش ئەوەی بێم دەرس خوێنم من بەسرم لە ئەیپاتا بوو ئێستا وای لێ کردوم ئارام بمەوە. دەستەکانە خۆش بێ.